سڵاوتان لێبێ لەگەڵ گەڕانەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەر ساڵێکدا گۆڕانکاری زۆر ڕوودەدا هەم بەسەر بەرنامەی ڕۆژانەی مسلماناندا هەم تەنانەت دام و دەستگاکان لە کردنەوەی کاتی دەوام و تەنانەت لە سەروی هەمووشیانەوە مزگەوتەکان ئەمیش دوای ئەوەی کە لە نوێژی بەیانیاندا وەکو دەزانین کە قەرەباڵخیەکی زۆر هەیە دوای ئەوەی قەرەباڵخیە دەبیرێت و دوای دوعاکردن و زیکر خوێندن بەشێک لە مسلمانان دەتوانین بڵێ لە مزگەوتەکاندا دەمێننەوە بە پەرستش و بە قورئان خوێندن و بە دوعاکردن و بە نزاکردن و بە وتاردان تا خۆرەڵاتن دوای خۆرەڵاتنیش خۆری ئاسمانی هەرێمی کوردستان هەڵێت ڕاستەوخۆ دوور کات نوێژی چێشتەنگاو دەکەن دوای ئەم نوێژە دەگەڕێنەوە ماڵەکانیان لە نوێژی ئەسترانیش ئەویش بە هەمان شێوە گۆڕانکاری دەکرێت لە دوای نوێژە وتارێکی تێدایە کە لە کاتەکانی تردا تێدانە و کاتی مەغریبیش ئەتوانی بڵێن کاتە ئاڵتونیەکەیە کە ڕۆژوانان ڕۆژوو دەکەنەوە و شیرینی و خورما و نوێژی بە کۆمەڵ و قەرەباڵخی زیاتر بەخۆ دەبینێت و هەندێک جاریش لە هەندێک لە مزگەوتەکان تەنانەت خوانی ئێوارەش ئامادە دەکرێت ئیشایانیش دوای نوێژی بە کۆمەڵی ئیشا و زیکر و دوعا و دوورکات نوێژی دوای نوێژی ئیشا تەراویحی دەست پێ دەکات لە هەندێک مزگەوتەکان 11 ڕکعاتە لە هەندێکی دیکە 22 ڕکعاتە تەبعەن سیانی وترە سێ ڕکعاتی وترە ئێمە بەهۆی گرنگی مزگەوتەکان و گۆڕانی ئەم بەرنامانە و کە زۆرترین بەرنامەکانی ڕەمەزان لە مزگەوتەکاندایە وەکو بەشی بەرنامەکانی گەناڵی ئەسمانی پەیام بڕیارماندا بەرنامەیەکی لە مزگەوتەوە ئامادە و پێشکەش بکەین بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ یەکەم بەرنامەی بەندەش هاتوومەتە قەزای دەربەندی خان بۆ مزگەوتی ئیخلاس لای مامۆستا عەباس ساڵح مامۆستای دیاری و بەناوبانگ لە سنوورەکە و لە هەرێمی کوردستان دەمێ بچمە لای بەڕێزیان و باس لە گرنگی ئەم وتاری ئەسرانە بکەین و بچینە لای هاوڵاتیانیش بزانین بۆچی بڕیارەدا و گوێ لە وتاری ئەسرانە بگرن جیاوازی ئەم وتارە چیە لە وتاری هەینی و تا چەند دڵخۆشن کە گوێبیستی ئەم وتارە ئەسرانە دەبن لەگەڵ هاوکارم دەچینە مزگەوتەکە و زۆرترین زانیاری و پەرستشەکانی نوێژخوێنانتان و ڕۆژوانتان بۆ دەگوازین. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. لقد شيء عاشتي كدينا. دعوتك وبرستان اختيار الدكتور لكم يدين إن شاء الله. پیغمبری خوا صلی الله علیه و سلم پی فرموین صوموا تصحوا ڕۆژوو هاوسەنگی لەش ڕائەگرێ ئێستا دکتۆرەکان ئەبینن لە هەندێک کەناڵ خوا جەزایان باتۆ ڕۆڵی جوان ئەبینن لە ڕەمەضانە هەندێک کەناڵیش هەواڵەی لای ئەڵڵایان ئەکەین کە ڕۆڵی زۆر خراپ و نابەجێ ئەبینن بەرامبەر بە مانگی ڕەمەضان و ژینگەی ڕۆحی و ژینگەی ئیمانیمان لێ تێکەدەن زۆر جار تاقەی مامۆسایان ئەبێ لە کاری نەسیحەت و ئامۆژگاری لەم مانگە سەرف کرێ لە بابەتی ئەخلاق و پەروەردە و ئیمانی جاری وایە ئیجبارمان ئەکەن ئەو کەناڵانە مسلمانان سەرقاڵکەین بەر شتێکەوە و ڕەدی شتێک کە ئێمە حەزی لێ ناکەین لەم کاتە خوا جەزای هەموو کەناڵێک بداتەوە ئاسمانی کە خزمەتی ئەم دینە ئەکا دکتۆری بەڕێز بانگ ئەکەن پسپۆڕە زۆر مهمە ئەگەر منێکی مامۆسای ئاینی ئێستا باسی ڕۆژوو کەم چەند قازانجیەیە بۆ جەستە زۆر کاریگەری نییە چکە من پسپۆڕی ئەو بوارە نیم من تەنها گەیەنەرێکم لایەنە شەرعیەکە ڕوون ئەکەمەوە بەڵام کاتێک دکتۆرێکی پسپۆری بواری خۆراک
بواری جەستەی مرۆڤ دێڵێ ڕۆژ و زۆر مهمە بۆ لاشە خانە شێرپێنجەیەکان لاواز ئەکا ئەیان کوژێ جەستە پاک ئەکاتەوە لەو ژەهرە ئینسان فێری خۆڕاگری و سەبر ئەکا زۆر جاری من چەند جار چوومەتە کێشەی خێزانی لەسەر ناخواردنە تۆزێ ناخواردنەکە درەنگ هاتووە پیاوەکە کروێتی بەهارا تەڵاق کەوتۆتە بین یا ئەبینی گەنجێکە هەرایەک دروست ئەکا لە ماڵ تۆزێ چایەکە درەنگ دێ ئەها ڕەمەزان گەڕان دینینەوە بۆی کە کولوا واشربوا ولا تسرفوا ئێمە ئەتوانین بڵێ ئەتوانین خوای گەورە ئیرادەی پێداوین غزمەتی ڕۆح و غزمەتی لاشە و جەستەیشمان بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی وئین جەسەدیک عەلەیک حەق لاشەتان حەقی لەسەرتانە مەسئولیاتێکی گەورەی مناڵە سەرشانتە نەک بۆ ڕەمەضان بۆ دوای ڕەمەضان خەم بخۆ هەموو شارەکان پڕ بووە لە ڕێکخراوی قورئان پڕ بووە لە ناوەندی قورئان و لە بەشێ لە مزگەوتەکانیش قورئان الحەمدولله ئەوترێتەوە منداڵەکەت ببە بیدە بەدەستی ئەو مامۆستا بەڕێزانە با بیکەنە ڕۆڵەیەکی سەرکەوتووی ساڵح بۆ داهاتووی خۆت بۆ قیامەتی خۆت و بۆ داهاتووی خۆی و بۆ داهاتی مسلمانان و ملەتی کوردەواریش پێم خۆش بوو لەقەدێکێک لە نوێژخوێنەکاندا گفتوگۆ بکەم بزانم تا چەند ئەو وتارەی مامۆستا هەم کە بۆ بەتەمەنەکان و کاپڵەکانیدا و هەم بۆ منداڵەکانیشیدا لای ئەو وەکو نوێژخوێنێجی خۆی گروە تا چەند دڵخۆشە ئەم جیاوازیەکە لە مانگەکانی دیکەدا ئەم وتارە نییە بەڵام لە ئێستادا لە مانگی ڕەمەزانە ئەم وتاری عەسرانە هەیە و خەڵک بەرەکەت کەوتوتە کاتی و دەرفەتی هەیە گوێ لە وتارەکەش گوێ پێم خۆش لەگەڵیان زیاتر گفتوگۆ بکەم زۆر سپاس بۆم دەرفەتە تا چەند دڵخۆشی بەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزانیەت و ئەم با بڵێن ڕێوڕەسمە ئاینیانە ئیزافە ئەبێ زیادە بێ بە تایبەتی وتاری عەسران سپاس بۆ جەنابت و بۆ کەناڵەکەشتان سپاس بۆ تەواوی ئامادەبانی نوێژخوێنان بەڕاستی مزگەوتی ئیخلاسێکی کە لەو مزگەوتانەی کەوا هەمیشە دڵخۆشی ئەدا بە هەم بە چینی منداڵ و هەم بە گەوراکش بەڕاستی ئەوەی ئێمە دڵخۆش ئەکا مزگەوت تاکە جێگەیە بۆ دڵخۆشی و گرنگی وتارەکانی مامۆستا بۆ خزمەتکردنی منداڵان بەڕاستی کە خۆت بینات بە چاوی خۆت چەند دڵخۆشیان کردین ئەو وتارە جوانە و ئەو سڵاواتە لەسەر دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە ئەبێت بەڕاستی ئادابەکانی مزگەوت لەوە دەرزی لێوەربگرین یعنی پەرەیەکی جوانی پێ بدەین لەبەری ئەوەی مناڵ بفرێنین لە مزگەوت هەوڵدەی مناڵ بێنین بۆ مزگەوت جوانی مزگەوت بە منداڵەوەیە بەڕاستی یعنی مامۆسا ئاماژەی بە شتێک کرد حەزەکەم سەرنجی جەنابەت وەرگرم لەوەی کە وتی هەندێ کەناڵ هەیە پارێکی زەبەلاحی زۆری بۆ خەرجەکرێت و ئامانجەکەی وەسوەسە دروستکردن لە دڵ و مێشکی مسلماناندا و بێتاقەتکردنیانە تا چەند جەناب هەستە بۆ کە دۆکەن هەندێک میدیا بەداخەوە وەلا بەرامبەریشدا هەندێک کەناڵی ئیسلامی ئەو کەناڵی ئاسمانی پێیان خۆشبەختانە هەماهەنگ و بەرپرسیارانە مام الحەمدولله ئەوەی کەناڵە ئیسلامیەکان کە من بینامە بە چاوی خۆم یعنی گرنگی جوانێکی لا بەم ئاینی پیرۆزی ئیسلامە و تەقالیدەکانی جوانی سەردەمی کۆنیشی دروست کردوتە بەڕاستی بە تازەی هەندێک کەناڵ هەن ئەو کەناڵانن کەوا ئەیانەوێت بشێوی لە ناو مسلمانانە دروست بکەن یعنی تاکڕەوی دروست بکەن یعنی ئەو کەناڵانن کەوا نایانەوێت خۆشگوزەرانی هەبێت بەڕاستی ئەگەر سەیرێکی ئەو کەناڵە بەناو ئیلبانانە بکەین ئەو کات ئێمە ئەم کەناڵە جوانانی ترمان بۆ دەرئەچێ کە مقارنەی 100 ئەوەندەی ئەوە جوانی درەوشەی داواتە بەڕاستی مامۆستا لە هەمان کاتیشدا مامۆستا ئاماژەی بە بابەتێکی زۆر سەرنجی ڕاکێشام ئەویش کۆبوونەوەی خێزانەکانە هەم لە کاتی بەرمانگ هەم لە کاتی پارشێوان ئەوە تا چەند لە ژیانی ڕۆژانی جەناب تا هەستەقی ڕەنگی داوەتەوە و کاریگەری هەبوو لەسەر خێزانەکەی بەڕێزیشتان کە زیاتر لە هەر کاتێکی دیکە زیاتر بارتر بن لەوە هەندێک کات ئینسان مەغریبان برسینە بڵێ ناونیشە شەرمەکە بەجددی یان ئەوسا زۆر بە زەحمەت خەبەرمان بۆتەوە ئەگەر چوبینە مزگەوت بۆ نوێژی بەیانی یاخود نوێژی بەیانیمان لە ماڵەوە کرد بێ سوپاس وەقا ئێستا لێتە سەعات پێش بانگی بەیانی هەڵەسین و دەمەتەقەیەوە لاوە فەزلی خوایە ئێمە هەر کاتێکە وەکو چۆن لە سەردەمی کوان ئەمتیانە اللهم بلغ لە ڕەمەزان ئێمە خوایە بمانگەێنی بە ڕەمەزان ئێمە بە خۆمان و بە خانەوەدەکانمانەوە بە مناڵەکانمانەوە مناڵەکان هەڵەسێنە بە پارشە بەڕاستی ئێواران بەربانگەکەنە پێکەوە ئەزانی ئەمە چەندێکی جوان ئەم خانەوادە عنی کۆ ئەکاتەوە لە ناو بەرنامەی ئیسلامە ئیسلام هەمیشە پێکەوە ژیانی هێناوە بۆ ناو ماڵە جوانەکەی خۆی گەورە ئەگەر من باسی هەر خودی خۆم بکەم لەوچێ زۆر کات بەهۆی کارەوە زۆر فریای ئەوە نەکەوینها هەموو فەرزەکان لە مزگەوت بینیان سەردانی نوێژی بە کۆمەڵ بکەین لە هەمان کاتە هەندێک جا تووشی ئەوە بووین لە سەفەرا بوویان لەوا بووین ناچاو بووین نوێژەکان جەمعکەین یاخۆ ڕۆژگا کورد بۆتەوە جایوا بۆ خەممان بوو هەرکە باگی ئەسی داوتمانە باز و نوێژی ئەستەکەمان بکەین چکە بەخوا
ڕۆژگا کورتە و سعاتێ دوانی تر بانگی مەغریبە تا چەند هەست بەو دەرفەتەیەکی کە جەناب و دەرفەتە بۆ گەڕاوتەوە نەک ئەوەی نوێژە فەرزەکان بە کۆمەڵگەی سوپاس بخوا تەراوی حەقش یانزە کاتێک شەوش لە پاڵێجا مامۆستا بەعەبدولکەریم دەڕیس ئاماژەیەکی زۆر جوان فەرمێ دڵڕۆشن ئەکات تەقوا و عیبادەت نوێژی چێشتەنگا و نوێژی جەماعەت نوێژی نیوەشە و بێداری سەحەر ئەبێتە ڕووناکی بۆ مای دولبەر جا ئەوەی کە مامۆستا ئاماژەی پێ کردووە تەواوی یاسا جوانەکانی ئیسلامی لە نوێژەکە کۆ کردێتەوە ئێمە من خۆم کاتێک کە هەڵ ئەسم بۆ نوێژ وا ئەزانم هەموو سەرزەوی خۆمە بەخشیم کاتێک کە نوێژ ئەەکەی چەندێ لاشە سووکە چەندێ دڵ و دەروونتە ئارامە ئارامی ئەبەخشێ بە جەستە بە دڵ و بە دەروون کەسانێک کاتێک کە تۆ بانگت ئەکا لە مزگەوتەوەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر لا إله إلا الله ئەزانی بەو الله ئەکبەرە چەندێ دڵ و خۆشە بێ یعنی من ئەگەر کەسێک تەخالیدی گۆرانی بکات دڵم بۆی ناڕوە حەزم بە کۆمەڵێک بابی تر نییە بەڵام کاتێک کە تەقالیدەکانی تری ئیسلام هەیە دێمە ناو مزگەوت ئەبینم لەوێ منداڵی قورئانە خوێنێ ئەبینم لەوێ گەنجێک چوار منداڵیدا ناو قورئانە خوێنی یعنی ئەمە دڵخۆش ئینشاءالله ئەو نیشانەی ئیمانی ئینشاءالله ئەو نیشانەی ئیمانە نیشانەی باوەڕە نیشانەی بتەوی ئیسلامە یعنی یەکێکە لە پایەکانی ئیسلام نوێژکردن مامۆستا کۆتا پرسیار لە جەنابتان سەرنجێکمێ هەموو جارێکە خۆم بیر ئەەکەمەوە لە مەسەلەی عیبادەت و پەرستشەوە ئەڵێم زۆر کات نوێژی فەرز ئازایەتی نییە تۆ هەنێجان لە ترسایە بەجددی چکە تۆ نوێژنەکەی لە حاڵە کاتە ئاسایەکە فاسقی ئەگەر خوانەخواستە لە ئیسلامیش پێی دەرنەچین کاتێک کە ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناوێری بڵێ صلی الله علیه و سلم لەبەرەوەی بەڕەزیل ناو ئەبرێت و تۆ سزا ئەدرێ حەزم دەجابی لەوە کە بەڵێم خۆشەویستی ئەوەیە من دوورکار نوێژی سونەت بکەم خۆم هەستم بکەم سیوان بەکاربێنم ئەو کارانە بکەم کە هیچ سزای لەسەر وەرناگرن بەڵکو پاداشی لەسەر کاتێ من ئەمەم کرد بەڕاستی ئەوەی یعنی من بەجددی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشەوێ زۆر ڕاستە کاکە خۆی سیواکردن سونەتێکی ئەم دینێ بەڕاستی پاکڕاکردنی دەمودانی خۆت هەم لە ناوی تەندروستیوە تەندروستی دوای نیشانەکە خۆشەویستیشە لە ڕوویەکی ترەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە کاتێک کە سڵاواتێک دێنە سەر دیداری حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم ئەندازە خوێنجان ئەڵێم اللهم صل وسلم على نبينا محمد یعنی ئەوەندە خۆشە لەلام حەز ئەەکەم بەردەوام ئەو سڵاواتە بڵێمەوە صل على نبينا محمد يعني تۆ بێرە دیداری ئەوە کە تۆ دێیتە مزگەوت نێژەکەیەکەیەوە دوای وشە سڵاواتەکە دەیت دوایەوە ئەنجە ڕێسادینەکان هەمووی جێبەجێەکەیت ئەوە دڵخۆشی بۆ ئێمە ئیماندار و باوەڕدار بەڕاستی ئامانتان بن لە هەر کاتێک لە فەیسبوک هەر کاتێک مۆبایل دوێنێ بۆم باسکردن زۆر بەکاری مێن ئەگەر بەکاریشتانێنا گەشتنە سەر شوێنێ قسەی ناشرین تیا بوو لای بن یەکسەر گوێی لێ مەگرن بە پێکەنی نۆ قسەی ناشرینەکە و جوێن بە خەڵکەدا گوێی لێ مەگرن چکە کاریگەری لەسەر ئێوە دروستەکە دوایە واتان لێ ئەکا ئێوەش ببنە کەسێکی جوێن فرۆش ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر کەسێ بە ڕۆژوو بوو کەسێک شەڕی پێ فرۆشت یان قسەی پێوت ئەزانی چۆن جوابی ئەداتەوە کێ ئەزانێ ئەبێت چۆن جوابی داتەوە ئەبێ بڵێ من چیم بارەکە الله حەدیسەکەەوە ئەفەرمێ ئەگەر کەسێ بە ڕۆژوو بوو تەنانەت قسەیشیان پێوت تەنانەت جمێنیشیان پێدا نابێ ئەم جمێنی پێ بداتەوە بەڵکو ئەبێ بڵێ ئینی صائم من بە ڕۆژووم ئەڵڵا قسە چەند جوانە ئەمە تەدریبە فێرت ئەکا خۆت ڕابێنی درۆنەکەی خۆت ڕابێنی قسەی ناشرینەکەی جای پەپولەکانی مزگەوت گوڵەکانی مزگەوت وعد ئەدەن ئینشاء الله لە مەولا زبانمان زبانێکی پاک بێ وعد تەواو وعدێکە ئەبێ هەمومان هەر ئێوەنە منیش هەمومان زبانمان زبانێکی پاک بێ دەی لە کۆتاییە چیمان ماوە کێزانێ نانە هەموو بارەکە الله سڵاواتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چاوەڕێمانەکە ئەفەرمێ لە مزگەوتی ئیخلاس هەموو ئێوارانێک من سڵاواتم بۆ دێنی کۆمەڵێ مناڵەوە دوعای خەیرەکە دڵنیا بن ئەگا ئادەی بەیەکەوە بەس من ئەیڵێم ئێوە لەگەڵ ما بێڵێنەوە باشە اللهم صل على سيدنا ونبينا وحبيبنا وشفيعنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأتباعه أجمعين إلى يوم الدين والسلام عليكم ورحمة الله وبركاته ديخوا عبيسان بيا دوای ئەوەی کە مامۆستا بەشێکی وتارەکەی توانای دوو وتار بوو وتاری دووەمی تایبەت کرد بە منداڵان پێم خۆش بوو لەگەڵ یەکێک لە
کەسە بانەڵێن بەتەمەنەکان کەسە کامەڵ و کەسە پێگەیشتەکاندا گفتوگۆ بکەم لەوەی کە لە منداڵیدا کە ئێستا لە سەروی پەنجەکانی تەمەنیدایە چۆن مامەڵەیان لەگەڵا کراوە لە مزگەوت و تا چەند گرنگە کە ئێمە مامەڵەیەکی جوان لەگەڵ منداڵانە بکەین منداڵان زویر نەکەین لە مزگەوت ئەگەر ئێمە خوا نەخواستە بە شێوەیەکی ناتەندروست مامەڵەیان لەگەڵا بکەینەوە دەگونجێت بۆ هەتایە لە مزگەوت زویر بن و نەگەڕێنەوە مزگەوتەکان مامۆستا زۆر سپاس بۆم دەرفەتە ئێستا الحەمدوللا ژمارەیەکی زۆر منداڵ لە چواردەورمانە هەرچەندە حەزیان نەکرد دەرکەون لە کامێراکەوە ئەمە بەرهەمی ئەوەیە کە الحەمدوللا تا ڕادەیەکی باش مامەڵەیەکی باشەکرێت لە مزگەوتە بەڵام من پێم خۆشە سەرتا باسی جەنابتان بکەم کە خەڵکی شارەزووری بە منداڵی چۆن مامەڵەتان لەگەڵا کراوە ئایا عفو من خەڵکی قەراخم بەس لە شارە زۆر ساڵ لە هەڵەبجەی تازە بووین بەڵام بۆ خۆم ئەگەر باسی مناڵی بکەم مناڵی خۆم کەم ناو مزگەوت ئەمە کەم لە مزگەوت بووم لە مناڵی ڕاستی چونکو سەردەمی ئەمە وەکو ئێستا نەبوو مزگەوت مزگەوتی لادیەکان وەکو هەم کارەبای نەبوو هەم ئەم گەرمگوڕەی کە ئێستا بۆ مناڵ هەیە و ئەم مناڵان ئاوا بە جوانی دێن بۆ مزگەوت و نەگەن من خۆموانم نەبینی لەکەی وەیتر ئاشنابووی وردە وردەیە مزگەوت قەرەباڵغ بوو دەگەڕێتەوە جەناب وازە 1970 بووی مالی 1970 من کە چوومە سلێمانی تەلەبە بووم لەوێنە ژوورما بەکرێگرت بووم لەو کاتەوە مزگەوت نزیکمان بوو لە حاجیاوا بووین هاتوچێ مزگەوتمانەکە بۆ 86 تر لەو کاتەوە تای ساتێ لە هەر شوێنێک بووم نزیکی مزگەوت بووم وازم لە مزگەوت نێناوە لە خاوە کەواتە بە گەنجێتی زیاتر چوویتە مامەڵە لەگە گەنجانە چۆن بووە لەلایەن بەتەمەنەکانەوە والله هیچ شتێکی خراپ لە ژیانی خۆمان ڕووی جەناب بۆکو گەنجێکی شوانە خواستە گەر مامەڵەیەکی ناجۆر لەگەڵا بکە لەوە چیتە بڕۆیشت هایتە ئەرە وڵا شتێکی خراپە دیاردەیەکی ناشرینە کە بەتەمەنەکان بچنە دش مناڵەکانە ئەم مناڵانە ئەبێ زۆر ئاگامان لێ زۆر دڵیان ڕابگرین بۆەوەی نەتۆرێن لە مزگەوت کاتێ لە مزگەوت تۆراچێ بۆ شوێنێکی تر مامۆستا عەباس لە وتاری دووەمیان بۆ منداڵەکان باسی ئەوەی کرد کە دوو خاڵی جەخت لێ کردەوە یەک درۆمە کرد ئیشەڵا هەر دووریشە بندە و بابەتە و خوا نەخواستە گوێنیش نەدەن گوێن فرۆش و دەم بۆکۆڵێ پیس نەبێت تا چەند گرنگە ئەم جۆرە پەروەردەیە لە مزگەوتە هەبێ لە کاتێکا کە ئێستا خۆ دەزانی سۆشەڵ میدیا بەداخەوە لە بەردەست هەمومانە بە گەورە و بچووکۆتەنا باسیەوەی کە ئەگەر لە سۆشەڵ میدیا یەکێک بە شێوەیەک گوێنی دایەکسەر لای بەرن گوێی لێ مەگرێت تا چەند گرنگەم جۆرە نەسیحەتانە زۆر گرنگە لەبەرەوەی مناڵ شتێکی پەڕەیەکی سپیە چی لەسەر بنووسی ئەوە پیشانەدات ئەوە دەرەچێت ئەگەر فێر بکرێت درۆنەکە فێر بکرێت ڕەوشی جوان بێ فێر بکرێت قسەی ناشرین نەڵێ بە دوایش کە گەورە بوو هەروە بێ بەڵام حەش حەزری ئەگەر لە ناو مجتەمعێکا بێ درۆکن لە مجتەمعەکە ئەوش فێرە بێ لەو مجتەمعەوە بەڵام ئەگەر مجتەمعەکەی ڕازگۆ بوو دەوروبەرەکەی ڕازگۆ بوو ڕازگۆ دەرەچێت ئەهلی مزگەوت الحەمدوللا هەمووی ڕازگۆیە ئینشەڵا درۆ لە مزگەوتان نییە بەرەوە هەر مناڵیش بێتە مزگەوتەوە ئینشەڵا هەر فێری ڕاستیە بێ و لە درۆ بە دوورە بێت مامۆستا خودی جەنابەت تا چەند بە گرنگی زانی وتاری ئەسران لە ڕەمەزانانە زۆر گرنگە ئەمە شتە خۆ وتار لە تەلەڤیزیۆنا زۆرە لە مۆبایلا زۆرە جومعان هەیە بەس وتاری عەسران ڕاستە و خۆیە یعنی ڕەمەزانش خۆی کاتێکی پیرۆزە و خەڵک لەم کاتا زۆر وڵێن لایەنە ئیمانەکەی باشترە زیاتر حەزی لەو شتانەیە زۆر زەرورە وتاری عەسران هەبێ و زۆریش بێ نەک چارەکێک و 10 دقە و 20 دقە بێ یعنی خۆشوا بۆ هەتاوەکو مەغریب مامۆساکان وتاریان باە مامۆستا هەر نجات کە من دانیشم لە خزمەت مامۆسایانە لە مزگەوتەکان تێبیدی ئەوەگەم کاتێ مامۆستا لەسەر مینبەرەکە نیە و لەسەر کورسیەکە و یان دانیشتووە هەستاکە زیاتر بۆ تۆ قسەکە زیاتر لە تۆ نزیکترە یعنی یان لە ڕووە سایکۆلۆژیەکەش هەستەکەم جیاوازە وتاری شتێکی باشیرە ئێستا تۆ لە تەلەڤیزیۆنە دانیشە بڕیار وتارێکەوە وەکەوە نیە ئێمە لەگەر بەردەمام سابازە دانیشن و قسەکانمان بۆکە یعنی خۆشترە ئەمە لە زەتێکی تری هەیە و باشتریش هەزمێگەین و باشتر لێ تێگەین بە مامۆستا تێبیدی ئەوەشم کرد خەڵک مسلمانان دوای ئەوەی کە نوێژەکەیان کرد ڕاستە خۆشم بڵێ مامۆستا پرسیاری شەرعی لێکەن باسی زەکات لێ خەڵاکەن باسی سەرفیتەی لە خەڵاکەن باسی حەرام و حەڵاڵی لە خەڵاکەن باسی
کێشەکانی خۆیانەکەن ئەمەش دەرفەتێکی ئەولیتر باشترەکە لەوەی بە تەلەفۆن مامۆستاکان خۆیان گوێ لە وتارەکە شەگر و نوێژەکەیان بە کۆمەڵەکەن باشە ڕاستەکەی مامەسا زۆر دەرفەتی کەمە لە مزگەوتا بێ ینی من خۆم گلەیم زۆر هەیە لەوەی کە مامۆستاگان لە مزگەوتا کەمە مێنێن ینی لەوانەیە خۆم چەند جار پرسیارم هەبوو بێ ناتوانانی بیکە لە بەرەوەی ئەوە ڕوا بەخۆی تۆ چیەکەی کەواتە ئەمە دەرفەتێکی باشە ئەمانە دەرفەتێکی باشە ڕەمەزان و ئەم جۆرە کاتانە کە دانون زۆر دەرفەتێکی باشە بۆوان کۆتا پەیامەتوەکو نوێژ خوێنێک وەکو ڕۆژوانێک بۆ سەرجەم موسڵمانان و بە تایبەتی بۆ دایک و باوکان کە ئاگیان لە پەروەردەکردنی منداڵەکانیان بێەوە ئەم ڕەمەزانە بە دەرفەتێک بزانن بۆ ئەوەی کە بە باشترین شێوە پەرستشی خۆی گەورەی وڵایی خۆ ڕەمەزان بە تەنها کافی نییە بۆ پەروەردەی مناڵ بۆ بەس دەرفەتێکی باشە بۆ وەرگەڕانێک بۆ وەرچەرخانێک کە ئیتر بە دوایە بەردەوام بێ ئەگەر هەر ڕەمەزان بێ دوای ڕەمەزانی تر وازێنی بەخوا ڕەمەزانەکەش وابزانم ئەو ئیسفادەیە نابێت ینی پێویستە زۆر زەرورە لە دوای ڕەمەزانیش و بەردەوام و بە درێژایی ساڵ ئێمە لەسەر ئەم منهەجە بین ئەگەر لەسەری نەبووین بە مانگێک و دوومان هیچمان پێ ناکە نابێ درۆ بکەی هەرگیز بەپێەکەنی قسەی ناشرینەکە و جوێت بە خەڵکەدا گوێ لێوەرن تۆ مناڵ بیکە گەورە بیکە پیا و ژن سەرەتا بەخێراتن من قوتابی مامۆستا عەباسم لە مزگەوتی ئیخلاس ڕۆژانە لە دوای نوێژی عەسرەوە چەند پەیامێکمانەداتێک کە سوودی بۆ ئێمەی منداڵ لە ڕۆژانەی ژیانی ڕۆژانەمان بەکاری دێری یەکی لەو نمونانە بەکارهێنانی کە موبایل و سیرکردنی سیر نەکردنی تشتی نەشیە من یەکەم جار لە گەڕێکی کانیسار دوم چەند ڕەفیقێکە مافی چین بەلای مزگەوتەکە بۆ یەکەم جار ڕەمەزان و هەرەو کاتە ڕۆیشتین بۆ مزگەوتەکە و لەوێ دەستمان کردوە نوێژیش ئیتر 4 ساڵاتی نەتەم گەڕەکە لەم گەڕەکە مامۆستا عەباسم ناسی وانەی پێوتینەتۆ خولی بۆ کردینەتۆ خەڵاتمانەکە سوپاسێکین بۆ ئەوانە ئەو ئاەتە باسی گەورەی ئەم مانگەکە بابەتێک بۆ بەڕێستان اختیار کردۆ بۆ کوێلەی ئینشاءڵڵا دوای ئەوەی گوێبیستی وتارەکەی مامۆستا بووین چەند خاڵێکی باس کرد لەوانە کە بۆ منداڵەکان باسیەوەیەکە کە پێویستەکە درۆنەکەن و گوێن نەدەن و بۆ کەسە کامڵەکانش باسی ئەوەی کرد کە تەوژمێک هەیە یاخود هەندێک کەناڵی دەستگای ڕاگەیاندن هەیە کە بەداخەوە ئیش لەسەر دروستکردنی وەهم و گومانەکان لە مشکی مسلمانان و ڕۆژواناندا و خۆشبەختانە باسی لەوەی کە ژمارێکی دیکەی کەناڵی ڕاگەاندن هەیە بە پێچەوانەوە خزمەتەکەن و باسیەوەی کرد ئەتوانین بڵین مانگی پیرۆزی ڕەمەزان بۆتە مانگی کۆکردنەوەی خێزانەکان لە دەوری یەک سفرە و تند و تۆڵکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان پێم خۆش بوو گفتوگویەکی کورد لەگەڵ مامۆستا بکەم لەسەر هەم تەوەرەکان و لەسەر خودی وتاری عەسران دووبارە زۆر سوپاس مامۆستاگیان بۆم دەرفەتە ئەزانین کە ڕێگە بە کەمترین کەناڵە دەی تەنها بۆ کەناڵە دەی کە لە جێی متمانەی جەنابتان بۆ ئەوەی کە خزمەت بە دینی ئیسلامەکەن خۆی گەورە بێەوەیتانکە مامۆستا سەرەتا بە لە بابەتێک و دەست پێگەم سەرەتا کە تەوژمێک هات باسی ویانەکە زۆر شت بیر ئەرێ و حرامەوە باسی وتاری جوم ئەشکرا ئەسر کرا بۆ بورە بەڵام دواتر خۆشیان وردە و دەگەڕانەوە و دەستیان کرد بە وتاری ئەسرانی ڕەمەزانان سەرەتا ئەمێ بزانم ئەم وتاری ئەسرانە لە چی وهاتەوە بۆچی هەموو 12 مانگەکە ئەمە نیە ئەی بۆچی بەس لە ڕەمەزان هەیە بۆچی دوای نوێژی ئەستە بۆچی دوای نوێژی نیوەڕۆنیە مەسەلەن ئەم حیکمەتانە چی مناوی خوای بەخشندە و میهرەبان وەک هەمیشە درود و سڵاوات لەسەر پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله علیه وسلم ئەخوا بەخێر بێن ڕاستی ئەمڕۆ تاموچێژێکی تایبەتاندا بە مزگەوتی ئیخلاس لە دەربەندیخانی خۆشەویست ئێمە خۆشحاڵین کە جەنابتان هەمووکو شخصی خۆت و هەمووکو کەناڵە جوانەکەی پەیام یەکێک لەوانە کە جێی ئومێدن و جێی ڕەزابوونی دڵی ئێمە بە کورتی یەک دێڕ بۆ ئێوە کە ئەبینین ئێمە ناترسین ئەزانین دەسۆزیتان هەیە ئەزانین خەمخۆریتان هەیە ئەزانین حەز بە ئاوادانی مزگەوت و پەیامێکی گەورە لە پشتی چاوپێکەوتن و بەشداریە گرنگەکانی ئێوە هەیە بە حەقەت تەمان دیارە هەموو مانگەکان مانگی خوای گەورن هەموو ڕۆژەکان ڕۆژی ئەون ئەسڵ وایە ئینسانی مسلمان ئەدین و نەسیحە هەموو کاتێک لە هەر شوێنێکی گونجاوە دەرفەت هەبوو ئینسان نەسیحەت بکە لە ژنمارە بڕینێک لە سڵحێک لە دانیشتێکی خێزانی لە سەیران و سەفرەیەک
دوو هاوڕێ بەیەکەوە کۆ ئەبنەوە هەستێکی جوانە ناسیحە هەر هەبێ بەڵام ئیتر مانگی ڕەمەزان زۆر تایبەتە هەر ئینسان هەر خۆت لە ماڵ و هەسەکەی ژینگەی ماڵش ئەگۆڕێ مناڵەکان ئەگۆڕێن بازار ئەگۆڕێ سبحان الله وەکو خی گەورە ئەم ئینسانە ئامادەکە بۆ ئەم پاداشتە گەورە زەمینی زۆری بۆ سازاندووە يعني تشيش حتى لا تصبيح أم تسبيحاتي إسائي فرقه لقلوي مانجي الشعبان ومانجي الرجبيش كجوريش لبروا مسلمانان لروي روحي وبرزة بنو لاني تقوى برزة بيتو يتر استعدادك تواو هي بو جوجرتن بو كار كردن لو أنا إسا خو تول لما وكوا أم هم يشجعون كرد أجا غير رمضان ملوانية أم روحيتنا بوايا أما سرچاوي كي جورية كحل كونوا ميرجوا لكردواريا بفرصتي أنزانيوا كجيل لجمعة لرمضان الاستعداد بو جوجرتن هي جنجك رؤكات مزجوت موعظة يكبي جا قراون باشترين موعظة بيانيا عادة جوكاتك جنجاونية إلا بو هندي حلقات أو بابتانا نبي عامك لوانية تحمل لك كاري هي شتو أخوي مغريوان مسافة كما مقصد عيشايان عادة لبروي تراويح أكري ومجالك زوري خلق أسيود ويا بيوندي كومالاتي عسر أو كسيك طالبة دي لعسرة فرصيك زور باشا يعني وقتك بأمان جو وقت هذا بجير راوة دانا نقبو علماء نقرته ويان بودين بو علماء قريته والدين سرشاوي وشي بحكمة يعني لما أنقى أما هبي حكمتك دواء مكاتك عن ديانا دبر أويك خلق كاتك باشتري هي لويك كاتي باشتري هي استعدادك باشتري هي بو جو قرتن بو ورقرتني آموش قاري كان أما وأكا كما مصايا عيني أمدا حتى بداخل اللي لو اللوي هندي شون هي يستيش أم عسرانيا كم كردوتو ببيانوي أويك خلق إزعاج هو زور وتعرق بيسي لكاتك مشتكي تطوعية وخلق دعني شيء ما وصايل زاميناك من زور جار حلوك وعادتي خوم كان يرجعته أبو يكسر آمدي ناكم يكسر خلص مو مثلا كرسيك على باخلك يك باش بروق جديد أنا نشيء مدتك أمين ما هو يشت زياتري شو أمره لبر جنابتان زياتر أمين ما هو بوي هالكسيك إيشك باب الشيء هذه إحراجنا بالحقيقة حتى بيغمبري خواه صلى الله عليه وسلم لا ججنا كان يرجعي طواوكت هل أصلا في بيش وتعالى كيف فرمو إنا نخطب فمن شاء أن يجلس فليجلس فمن شاء أن يسمع فليسمع يمدى وتاريك مان هي كي حزكا داني شي داني شو حزكا جوبقري وش حزكا أتواني بشيت كاريكي هفشي ودم كاريكي زامينك ما وصل بس يودك لو شي هندي خلق بلا زو يوم عنده وتار قدو زو وتار زاني باورك من لا يوم لو تاري ما مصايا كي قلت بس إلى جرينجي نيوشك نيجي فرص كان فرص أو كان أجنيكي يعني خم دانش تبون بدياري أو يعني كسر كم لوشي هنم بيستبه يعني مثلا نيوش التزامات دينية نبوبه برمجة قاتو تنطول قاتو لوشي أو قاتاني من لإيش كابو بموتو مكات بانجي دابه ودنا بقى إشارات طاوقين جاي برنتوه كوما كنا من أبي يكسب دس لإيش كهال قرم برمبوني جا قدوات بيمه يأخذ نخير كاتي لشوني كيدورم لسيرانكم الله فلما عن شيء عوني ساعات نيوشكي نعوات دي كاتو نطول قاتو نخير كبانجي دابورو دز نيوشكات بقدروا بدمي وبا يعني يا أمو تردان خو باسي نيوشي كرت لو شيء من ما وصل عباس يجبي وتا وش عباسي نيوش بكم أم جمعة يعني وتاري عصبه متى والله ما وصل هم نيوشكا بس كجوي لي أجريد أزاني بجديد الله قتنر بيستوى هر خوي تر هر ما مصايك أسلوبك خطابي هي أسلوبك خطابي هي توانايك دياري كلامي خوي هي موهبيك هر ما مصايك بريس لقوشيك وخدمة أكا وكاريجي لساتو دروس أكا والله من جاري كان لو تاري ما مصايك بريس هذا نشتبهم ما مصايك تاريخ زور أسعيدة والله كوتارك تواب وجمعة بو كيت الحصين بونيش جنجك لفال ما بوتي يا ربي خوي قول باداش وباتو ما مصا منت لا دردي كي كشن درس قاك يعني دوايا خم بيوندي بو ما مصا فرزوا كرت بو يدلي خوش به كوتاركت لو انا خوي زور اساي سيري كربي اگر بس هيجي نكرد به وتارك بس كاريغري لسر او شخص دانا به وتيماري دردي او كسي كربي بس دي وقيا امان شقيقك يعني قد دوباره بوني كسي بو كسي كتر وكتني القران كان ايات دوباره مثلا كيف تعمل خوي لا كوتاي دقسي دكمو ببرسياري كوتاي اراسي جنابتكمو اموزايك مبو استا برحمتي خواتشوا زور زور كاتيك من اميزان ياري لي ورقرميان فكري بزان هندي بابتم او رجان تا زياتر بوجولانا يعني جمله زياتر حلقه قولاو زانياري باشي بيده بس او مك قران خردن كي سامانجي قرانا امو باشا سودي چونا كمن قران خردن ليتينا كم اميز بزانم الله تشي امزاني كهميشه
وەڵامێکە داتەوە لەبیرە ناچێتەوە ئەیود ئەزانی چۆنە ئەچیتە سوزگیەکە بێتە سەر بەحرێک ئەموو باش ئەیود لەمە سوزگیەکە ئەیکی بە ئاوەکە پاکە بێتەوە خۆ هیچ ئاویشی هەڵ نەگرێتەوە بەس سەبەتەکە پاکە بێتەوە خۆ ئەگەلی تێبگەی ئەوە تۆ کوە جامێکە کرد بێ ئاوەکەی تایە باوەڕەکەن مامۆسا ئێستا ئەو ئەمری خوای کردەوە چەند ساڵ ئەوە هیچ کاتێن نەهاتەوە بە خەیاڵ ما بڵێم قورئان خوێندن خۆم لی تێ نەگەی سوودینە نا تەواو من بە یەک نمونە ئەو پڕیوانی پێدام لە مەکانی دەروونمان پاکەکات باکاتە خۆڕاست لەو چێ ئاوما کۆنێک بۆ لەبەر لی تێ ناگەیت تەپوتۆسەکە ئەشۆرێتەوە هەرەوەشی کردبێ بۆ ئێمە حیکمەتە زۆر زیاتریش مامۆستا من بە جەناب دەڵێم بەداخۆ بەڕاستی منە جارێکەڵێم ئەو کەسانی کە سوبحان الله زۆر باشن خوای گەورە ئەڵی زوو ئەیان باتەوە بەلای خۆی ئەویش ماشڵا بە تەمەنێکی کەم بە 20 ساڵی ئەوانە ئەمری خوای کرد بەڵام ئەتوانین بڵێن بەرهەمێکی گەورە جەناب وەکو مامۆسایەکی ئاینی پێمان بڵێ منە منم هەر حەزکە وەکو پەیامێک بیگەن و ئینشەڵا خێرێکیش بە بۆ بەڕێزیان خوا لیان خۆش بێ جەناب پێمان بڵێن چۆن هەوڵ بین لە خزمەت قورئانە بین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە وەکو کۆتا معلومی جەنابتانە کە مانگە خۆیان مانگی قورئانە شهر رمضان الذي أنزل فيه القرآن قرآنیش دەستورە قورئان وەکو تیلاوەکەی خەیرە لەو گرنگتر کارکردنە بە قورئان بەڕاستی ئەصحاب و یاران وایان ئەکرد ئەچونە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عەشەرەیەکیان وەرەگرت چەند ئاەتێکیان وەرەگرت ناهاتنەوە بۆ لای حتا تطبیقیان نەکردو حتا ئەو ئاەتی کە ئەفەرمێ ئەگەر چون بۆ سەردانی کەسێک کەسەکە ئیجازەی نەدا بڕۆیتە ژوورۆ وإذا قيل لكم ارجعوا فارجعوا هو أزكى لكم فمن الصحابة كبار الزور حسيك أو هذا تطبيقك سبحان الله درجاي هر مالك يدا فرميان ليك شاوري بو كسي بلي ميجور فمن لك وتعيق شو بس داني صحابي كبار الزوها وريكي تداوي لي برناكم يا سيد الفتي ميوان داري ماني ضلي فيه خوش بو ها ارجعوا هو أزكى لكم سؤال بطريقي فلان قراو زور قرين شابو أما ما قرآن أبي إنسان لما انقدا زورتين سرقالي بقرآن وبي ولو كان لي شيء تينقا حتى نزاني بخوانيته بلكو بجوبتنيش دوا بقري والله العظيم من خوم بيوم ليبو باسي شوان يكراوه يكي لقون دكاني خومان أما روداوكي حقيقية لواني هندي كسي تقبلي أمر روداونك بس واقع روداو شواني أو دي وفاتي كردو كناشتو يعني أو كسي كخرجي الحدكة بو كان ديتي بوني الزور خوشكي مسكاوي لو قرواتو تدر ورده حمو خلقك في هنزاني لدواي تعزيك ما مصاو كان كسيكي مزقود أشن بوسداني أماله وسداني خزان من الله كاني برسياري أم بياولي كان بياول شي كردو خزاني والله شوانيتي بيعكي أسايبو نا الله نشتيك علي والله أم بياول قرآني زوخ وشويست صور حزيك الفيري قرآن به بس شواني تكدر بدي ندى به ومزقود فير به بس قرآنك ما نهبوه هم جاري أي خوايا من ناس أنا بيخوان الله بس دسي خصص بدي ركان سبحان الله دسي أنا بدي ركان هواي خوايا من بس أما أزانم فرميان والله أوه سبحان الله قرآن بوني خوش كرد إن شاء الله لقيامة شابوني خوش أو نيتي الله خش دار نيتي الله كزور مهمة هل لسرتاوا ديماني مزقوتة كمان بو گواستنەوە و نوێژی بە کۆمەڵی عەسر وتاری مامۆستا عەباس گفتوگۆمان لەگەڵ ژمارێک لە نوێژ خوێناندا کرد لەگەڵ قوتابیانی مامۆستا لەگەڵ خودی مامۆستا لە ئێستاشدا گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامە و بە یەک گەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردەزایە ناکەن.